بەپێی راپۆرتی مانگانەی وەزارەتی نەوتی عێراق داهاتی 4 مانگی ئەم ساڵی نەوتی کەرکووک 784 ملیۆن دۆلار بووە. بەڵام حکوومەتی عێراق لەو پەڕی خراپیدا مامەڵە لەگەڵ دۆخی کەرکووک کردووە و نەیتوانیوە بەپێ و داهاتە خزمەتگوزارە سەرەتایەکانی بۆ دابین بکات. بۆ ئەم ساڵی 2021 دەبوو حکوومەت زیاتر لە 300 ملیۆن دۆلاری پەترۆ دۆلاری بۆ کەرکووک تەرخان بکردایە، بەڵام بەپێی زانێرەکانی پەیام بەڕی 35 ملیۆن دۆلار لە بودجەی پەترۆ دۆلار بۆ کەرکووک تەرخان کراوە. کەرکووک شارێکی بێخاوەنە، بەڵام نەوتەکەی فرەخاوەنە. هۆکارەکەش ئەوەیە کە تاکو ئێساد کە تەماشای ئەم شارەکراوە بە تەماحی ئەوە سەیری ئەم شارەکراوە کە نەوتەکەی بدزرێت و داهاتەکەی لە نێوان ئیدارە جیاوازەکانی عێراق دابەش بکرێت و خەڵکەکەی پەراوێز بخرێت. دەبینی ئێستا کەرکووک هیچ سیمایەکی شاربوونی پێوە دیار نییە. شارێکە بۆتە زبڵدان لە ڕووی کارەبایی و لە کارەبا لە ئەو پەڕی خراپیدا، لە ڕووی ئەمنیەوە دەبینی جموجۆڵی گروپە چەکدارەکان تا دێ زیاترە بێت و پلانێکی ئەمنی گشتگیر بۆ ڕێگەگرتن لە گروپە چەکدارانە بوونی نییە. وە گەندەڵی و بەرتیبدانی خاوەن کۆمپانیاکان بە ئیدارەی ئەم شارە زیاتر ئەم ئیداری ئەم شارە شەلەل کردووە. بۆی با نەگەڕینەوە بۆ ئەوەی کە ئەم شارە بودجەی پترۆ دۆلاری نییە. دەبین لە 2019 بودجەی پترۆ دۆلار بە بڕی زیاتر لە 450 میلیارد دینار هەبوو لەم شارەیە، بەڵام ئەم شارە هەر ئاسی خزمەتگوزاریەکانی لەو پڕی خراپی و پرۆژەکانشی ئەنجام درا لە خراپترین کوالیت بووە. بۆی دەبێت سەر لەبەری ئەم ئیدارە هەڵوەشێتەوە ئیدارەیەکی نوێ بۆ شاری کەرکووک دروست بکرێت لەسەر بنەمای کەفاءەت و توانە. بەرهەمی ڕۆژانی نەوتی کەرکووک لە ئێستادا گەیشتووەتە 300,000 بەرمیل و هەناردەشی زیاتر لە 100,000 بەرمیلە. 130,000 بەرمیل دەچێتە پاڵاوگەی بێجی و 40,000 بەرمیلیش بۆ پێداویستی ناوخۆ دەچێتە پاڵاوگەی بازیان. ئێستا ڕۆژانە بە هەر چوار شێلگەکەی کەرکووکەوە بە کەرکووک و شێلگەی کەرکووک و خەباز و بای حەسەن و جەمبور ڕۆژانە سەروی 300,000 بەرمیل بەرهەمەهێنرێ کە ئەمە بە دوو ئاراستەیە سەرفەکرێ. ئاراستی یەکەم بۆ پێویستی ناوخۆیە، بۆ پێویستی پاڵاوگەکانی ناوخۆی عێراق بە تایبەت ئەو پاڵاوگانەیە کەونە باکووری عێراقەوە هەر لە پاڵاوگەی بێجی و بە پاڵاوگەی کەرکووک و سینی و ئەم پاڵاوگەی بازیان هەموو لەم پاڵاوگانە سەرفەکرێ. ئەوەی ئەمێنێتەوە کە 110,000 بەرمیلە ڕەوانەی جێیانەکرێ واتە بۆ تورکیا. کەرکووک لە 111 نەوتی عێراق پێک دێنێت و خاوەنی 4 کێڵگەی نەوتە و نزیکەی 500 بیرە نەوتی هەیە. تا پێش هاتنی داعش عێراق زیاتر لە 300,000 بەرمیل نەوتی لە کەرکووکەوە هەناردە دەکرد، بەڵام ئێستا عێراق پابەندی بڕیاری ئۆپیکە بە کەمکردنەوەی هەناردەی نەوت. لە مانگی ڕابردووشدا هەناردەی ڕۆژانەی نەوتی عێراق 250,000 بەرمیل بووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.